بازاران کەس و زۆربەشیان بریندارن هاوکاتی هێرشەکان لە ڕۆژاوای شاری مووسڵ زێدی خۆیان جێهێشتووە. سەرکردە لەشکریەکان دەڵێن لە ماوەی 48 کاتژمێری پێشوودا زیاتر لە 6,000 کەس خۆیان دەرباز کردووە و چاوەڕوانیش دەکرێت ژمارەکە زۆر زیاتریش بێت لە ڕۆژانی داهاتوودا. زۆرێک لەو خەڵکە بەدەستی داعش بریندار کراون و کاتێک دەگەنە لامان چارەسەری پێویستیان بۆ دابین دەکەین لە بنکەیەکی تەندروستی ئەم نزیکانەدا و ئەوانش کە لە ڕۆژێکی خراپدان دەست بەجێ دەنێردرێن بۆ نەخۆشخانەکەی حەمام عەلیل ئەو خەڵکە ڕوبەڕووی مەینەتی زۆر بوونەتەوە پێویستیان بە یارمەتی و کۆمەشی نێونەتەوەی و ڕێکخراوە مرۆیەکان هەیە. هەژاری و بێخۆراکیش وەکارێکی تری خۆ دەربازکردنی خەڵکە لەو ناوچەی مووسڵ. لەبەر برسێتی ڕام کردووە مشتێک ئاردم نییە بردومان و هێرشی خومپارەی هەراسانیان کردین 3 ڕۆژ بە پێ دەڕۆم تا دەرباز بین. لە خانوویەکی داڕوخاودا تا بەرەبەیان ماینەوە و ئیتر بە پێ دەرچوین خۆمان گەیاندە ئێرە تا خۆمان لە برسێتی و بردومان دەرباز بکەین مناڵەکانمان زۆر برسین مردین لە برساندا. هێزە سەربازیەکانی عێراق پێشڕەویەکی بەرچاویان کردووە لە ڕۆژاوای مووسڵ و توانیویشیانە دوو شوێنی استراتیژی کۆنتڕۆڵ بکەن فڕۆکەخانەی مووسڵ و سەربازگەی غزلانی ئەمەش وەک شیکەرەوە ئاسایشیەکان دەڵێن بوونە تەمایی باڵادەستی هێزە عێراقیەکان. المعسكر يقع على منطقة ربوة مرتفع. سەربازگەی غزلانی لە بەرزاییدا و تەنانەت داعش ناتوانێت بە ڕاستەو خۆیان بە ناڕاستە و خۆ بە خومپارە و ئاربیجی هێرش بکات. ئەگەریش بیکات ئەوە هیچ کاریگەریەکی نابێت بەهۆی شوێنەکەی ئەم سەربازگەیەوە هێزەکانی عێراقی دەسەڵاتی زیاتریان بەسەر ناوچەکەدا دەشکێت. شیکەرەوە بە دووری نازانن نایندەیەکی نزیکدا کردە لەشکریەکان جارێکی تریش سنوورەکانی عێراق سووریا بگرێتەوە هاوکاتی پاشەکشەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. أعتقد أن تلك الضربات پێم وایە هێرشی تری سەرکردایەتی هاوبەش لە چەند ڕۆژی داهاتوودا دەکرێن و ئەو ناوچانە دەکرێنە ئاماج کە تیرۆریستان تایدا چالاکن. دەوڵەتی ئیسلامی بۆ کەمکردنەوەی فشارەکان و دوای شکستەکانیان پەنادەباتە بەر سێرەگرەکانی بۆ ڕاگررتنی پێشڕەویەکانی لەشکری عێراق. ناوچەی ئەلجوسقمان بە تەواوی کۆنتترۆل کردو و پێشەڕەوەکانمان بەردەوام دەبن و توانیویشمانە ژمارەیەک سێرەگرانی داعش لە ناوبەرین. پاش ئازادکردنی ناوچەکانی دەوروبەری حەمام عەلیل پێدەچێت گەورەترین گۆڕی بە کۆمەڵ لە مێژووی شەڕی دژی داعشدا دۆزرابێتەوە. هذه الحفرة الخفسة. ئەمە چاڵی ئەلخەسفەیە تەمەنی ئەم چاڵە سەدان ساڵە و 65 مەتریش قوڵە و ئاو و گۆگردی تێدایە. داعش لەم 3 ساڵی ڕابردوودا بەکاری هێناوە و 7 بۆ 8,000 کەسی عەرەب و کورد و ئیزەدی و کریستیان و شەبەکی فرێداوەتە ئەم چاڵەوە گویان نەداوەتە منداڵ و ژن و پیر و پەککەوتوش ئەمە کارەساتی ژیانی مووسڵ نیشان دەدات. ڕوبەری ڕۆژاوای مووسڵ بچووکترە لە ڕۆژەڵاتی شارەکە بەڵام لە ڕووی دانیشتوانەوە چرترە وەک نەتەوەیە گرتوەکان مەزەندەی دەکات نزیکەی 800,000 کەس دانیشتووی ڕۆژاوای مووسڵن.